هەواڵێکی تایبەت بە پەیام بە فەرمی یاریکردنەوەی خولیەستێرەکان لە یاریگەی نەورۆز دەبێ و لە ئێستاشدا چاکردنی چواردەوری یاریەکە دەستی پێکردووە. دوای هەڵبژاردننی دەستەی نوێی کارگەڕیانی وەرزشی نەورۆز، کارەکانی نۆژەنکردنەوە و ڕێخستنی یاریگای نەورۆز و دەوروبەری بەردەوامن. ئەم هەنگاوانە بە ئامانجی ئامادەکردنی یاریگاکەیە بۆ یاریکردنەوەی وەرزینەوەی خولیەستێرەکانی عێراق کە تێیدا چەندین گۆڕانکاری و خزمەتگوزاری نوێ بۆ هاندەران دابین دەکرێن. ئامادەکاریەکان بۆ پێشوازیکردن لە یاریەکانی خولیەستێرەکانی عێراق چوونەتە قۆناغێکی نوێوە. دوای دەست بەکاربوونی دەستەی نوێی کارگەڕیانەکە، هەوڵەکان چڕکراونەتەوە بۆ چارەسەرکردنی کەم و کوڕیەکانی یاریگاکە و دابینکردنی ژینگەیەکی گونجاو بۆ هاندەران و میوانەکان. یەکێک لە کێشە سەرەکیەکانی وەرزی ڕابردوو نەبوونی شوێنی پێویست بوو بۆ وەستانی ئۆتۆمبیلی هاندەران. لەم قۆناغەدا کار بۆ ڕێخستنی پارکینگێکی گونجاو لە دەوروبەری یاریگاکە دەکرێت تاوەکو هاندەران لە کاتی هاتن و چووندا ڕوبەڕووی ئاستەنگی نەبنەوە. ئەوەی لە تواناماندا بێت چواردەوری یاریگاکە سیمایەکی جوان و هەزاری پێشکەش بکرێت و بکرێت مەسەلەن بۆ هەوڵ بین کە شوێنی ئۆتۆمبیل و پارکی ئۆتۆمبیل زیاتر بکەین بۆی کە ئەو خەڵکە بەڕێزەی ڕۆمانتیەکە تووشی ئاستەنگی نەبن، بتوانن بە ئاسانی ئۆتۆمبیلەکانیان ڕابگرن و بە ئاسانی بێنە ناو چواردەوری یاریگاکەوە بە ئاسانی لە گەیتەکانی یاریگاکەوە ئامادەبن. هاوکات لەگەڵ ئامادەکاریە تەکنیکیەکاندا، کارگەڕیانەکە گرنگی بەلایانی خزمەتگوزاری گشتی داوە لەسەر داواکاری و سەرنجی هاندەران. لە ئێستادا پلانی پێویستدانراوە بۆ دابینکردنی شوێنێکی شایستەی تایبەت بە نوێژکردنی هاندەران لە ناو یاریگاکەدا، هاوشێوەی باشترکردنی خزمەتگوزارەکانی دیکەی وەک دەستشۆر و هۆڵەکان بۆ ئەوەی ئامادەبوون لە کاتی یاریەکاندا پێداویستی ئاینیەکان بە ئاسانی بەجێبهێنن. مەسەلەی شوێنی نوێژ بەسەر چاوان ئێمە بیرمان لێ کردوێتەوە کە یەکێک لە دەستگیرێکی شایستە بە نوێژ خوێنانی بەڕێز ئامادە بکەین و وەکو چۆن لە پێشووترە دەستشۆر و حەمامات و ئەو شوێنەمان چارەسەر کرد. ئیشاڵڵا لە مەرحەلەیەشدا شوێنی نوێژیش ئامادە ئەکەین. ئەو خواست و تەڵەبێکی خەڵکێتی ئێمە لە ڕێی فیدباک و لە ڕێی ئەوەی کە پێمان ئەڵێنەوە هەوڵین هەموو شتێکان بۆ چارەسەر بکەین. بڕیارە لە چواردەی ئەم مانگا یاریگای نەورۆز میوانداری یەکەمین یاری خولەکە بکات بەرامبەر یەکێک لە یانە گەورەکانی عێراق کە ئەوەش دەبێتە یەکەم تاقیکردنەوەی فەرمی یاریگاکە لە ژێر سای کارگێڕیە نوێیەکەدا. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی. کارەکانی چاکردنی